انتقام. بەڵێ ئێستا لێدوانێک لەلایەن مامۆستاژار ڕاستەندرێتەوە باشە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەنجومەنی وەزیرانی عێراق، نوێنەرایەتینەتەوە یەکگرتووەکان لە عێراق، هەموو لایەن و حزبە سیاسیەکانی عێراق. سەرکۆنە و شەرمەزارکردن. وەک لای هەمووان ئاشکرایە دەوڵەتی تورکی چەندین ساڵە هێرشی بەردەوام دەکاتە سەر خاچی عێراق بە تایبەتی لە ناوچەکانی دۆک، شەنگال، مەخمور، سلێمانی و چەندین ناوچەی تر بە بیانووی بێبنەما و دوور لە ڕێزگرتن لە سەروەری خاچی عێراق و بنکە و بارەگا سەربازیەکانی لە ناوجەرگەی خاچی عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ فراوانتر دەکات. بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا زۆر مەتیسیداتر بوون. تەنانەت لە زۆربەی شوێنەکان چەکی قەدەغکراوی نێودەوڵەتی بەکارهێنراوە. زەرەر و زیانی زۆری بۆ ناوچەکە بەجێهێشتووە. مەترسیەکانی بەکارهێنانی ئەو جۆرە چەکە قەدەغکراوە نێودەوڵەتیە لە دوورمەودا کاریگەری زۆر خراپی لەسەر دانیشتوان و ژینگەی عێراق و کوردستان دەبێت. بۆیە داوا لە بەڕێستان دەکەین هەرچی زووە ئەم هەنگاوانە جێبەجێ بکرێت. یەکەم، بە پێی بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 5 ساڵی 2020 دەرچووات بۆ دەرکردنی تەواوی هێزە بیانیەکان لەسەر خاچی عێراق. بۆیە داواکارین ئەو بڕیارە لەسەر سوپای تورکیا جێبەجێ بکرێت و چونکە لە ئێستادا سوپای تورکیا ڕۆژ لە دوای ڕۆژ بنکە و بارەگاکانی لە ناو خاچی عێراق زیاتر دەکات. بۆیە داواکارین بە زووترین کات ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاڵپشت بەو بڕیارەی خۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پابند بکات بە دەرکردنی سوپای تورکیا لە تەواوی خاچی عێراق. دووەم، پێویستە حکوومەتی عێراق ڕێوشێنی یاسایی بگرێتە بەر لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دژ بە داگیرکاری تورکیا. هەروەها لە دادگا نێودەوڵەتیەکان ڕێکاری یاسایی بگیرێتە بەر بۆ ناچارکردنی دەوڵەتی تورکیا بە قەرەبووکردنەوەی مادی و معنەوی زیان لێکەوتوان. سێەم، پێویستە لیژنەیەکی لێکۆڵینەوەی ورد دروست بکرێت بۆ لێکۆڵینەوە لەو هێز و لایەنانەی پشتیوانی سوپای داگیرکەری تورکیا دەکەن بۆ سەرخاچی عێراق بە توندی ڕێکاری یاساییان لە دژ بگیرێتە بەر، چونکە ئەم بەپێی دەستور ئەوە خیانەتی نیشتیمانیە و دەچێتە خانەی تاوان دژ بە ئاسایشی عێراق لە یاسای سزای تند بۆ ئەو جۆرە خیانەتکردنە دانراوە. چوارەم، بانگ لە تەواوی هێز عێراقیەکان و خەڵکانی ئازادی خواز دەکەین هەڵوێستی جددیان لەسەر ئەو داگیرکاریەی تورکیا هەبێت، چونکە پیلانی تورکیا بریتیە لە داگیرکردنی کەرکووک مووسڵ وەک کاربەدەستانی دەوڵەتی تورکیا لە چەندین بۆنە ئاماژەیان پێکردووە. لە کۆتاییدا ئێمەوە خەڵکی کەرکووک داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین بێدەنجی بشکێنن و هەڵوێستی جددیان لەسەر ئەو داگیرکاریەی دەوڵەتی تورکیا هەبێت لەگەڵ ڕێزماندا.